برا سورة سورة برا گیاندن شام کردر دستلو او برادرم سورة برا برا سورة دانش برا سورة صداون
Adım Kira, Penzaria. Hadi benzimaneye bakıyorsun zaten. Bakıyor zaten. ساينتي قرباش وهذا رزق بخود استابتني تساعد لي ولا شكله كده لكن تذكاري ما كمان يا نو والله ده ما انا محتاج غريب عاري غريب عاري كيف تزار ده في البيت بس في الشراي اللي جهنم يا زميلي فقيري والله مارنا मेरे का कुमा के वक्त भी लेने जाना है ही
فرنسا والله صار في بيت زي تنازل أحمد يا محمد شكرا لا والله بازار كل ما فاربو
tarafa gidelim. زيادة بالفعل. tu frame de derek là. Greenery.
Boğaz'da da kayıyor. Boğaz'da. Zengi, hoş gidiyor ya. صافا ولا عالتي كبد استيهاك ولا في ها عفدة ما هي يقدر قديد إنه يقدر
متقاني أكيدهم بس صرفهم الشيء ريموت تقي أكيدهم بس صرفهم الشيء صار الشاط فاضي بدل داني شيء
دوباره دەکەی لایڤ نییە Abi lan. Böyle kafaya sevmedi de. Direkt başlayayım sana. دوباره فلوسی ساعکم قسم پێ دەکەم کوڕم چەند لە مێژوو تۆ بۆش زۆر دەستگرم لەدەم بە جولامی Hatta sonra negatif oldu. یەک دەقەیوکی بەردینە Ya kadar işi bre. Tek dakika mı abi? بەڕاستی دەتانم بڵێم لە سەرەتای یاریەکەەوە ئەمە بە ئیهمالی تۆپانەوەکرد حسابمە لە بۆ فەریق برایەتی نەکرد چونکە لە خولی کوردستان یاری چون و هاتن لە یانێ برایەتیمان بردبووە ئەو بۆ خەمساردی یاریزانەکان نەمانتوانی مۆفەق بین یارەکان بردە پیرۆزیان بە ناوی خۆی گەورە بەڕاستی یارەکە بۆ ئێمە ینی گرنگێکی زۆر تایبەتی خۆی بە چونکە ئێمە خولی کوردستان تازە بڵیتونەڵی لەوانێ هەر لە ناو ڕاستی ڕێزبندێکە بمێنیتەوە بەڵام جامی کوردستان ئەتوانم بڵێم دەستکەوتێکی باشە بۆ ینی برایەتی چونکە ساڵی پاریش لە پێش نیایکرانە دەرەوە سوپاس بخوا ئەمڕۆ گەیشتینە یاری کۆتایی بۆ پێکاتە لاوە یانی برایەتی ئەتوانێت ئاستێکی زۆر زۆر بەرز پێشکەش بکە بەهۆی ئەوەی کە چەندین یاریزانی گەوری لایەنەکەمان ڕۆیشتون و جێگەشیان پڕ نەکراوەتەوە من بە دوو جار بەدەستکەوت ێزانم هەم بۆ لاوەکانمان هەم بۆ یانی برایەتی برایەتی بە پێکاتە لاوەکەی توانی بگاتە یاری کۆتایی جامی کوردستان و لە هەندرێن بباتەوە هەندرێن بە هەفتەیەک لە نازناوی خولی نایبی کوردستان دوور کەوتەوە و جامی کوردستانیشی لەدەستدا حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر